لەسەرم بابەتە دەوەسین و قسەی زیاتر دەکەین بۆ میوانداری بەڕێز فیرا سدیقمان کردووە کە بەڕێوەبەری سامانی ئاژەڵی هەرێمی کوردستانە بەڕێزیان لە نزیکەوە ئاگاداری بارودۆخەکان بەتایبەت بەگشتی لە هەسەر کەرتی کوشتتوکاڵ و لە نێویاندا سامانی ئاژەڵ کە لە ماوەی ڕابردوودا ڕێگرێکی زۆر لە بەروبوومی هەرێمی کوردستان کراوە. بەڕێز فیراس ئەم کاتت باش بەخێرهاتی. زۆر سپاس. لە ماوەی ڕابردووە بینیمان کە ڕێگریکی زۆر کرا لە بەرهەمی کوشتتوکاڵی هەرێمی کوردستان لە نێویاندا مریشک و یاخ با بڵێن ئەو بەرهەمە پەلەوەریانە کە ئەنێردرا بۆ ناوەڕاست و خواروی عێراق. ئێستا دەست پێکردنەوە کە چۆنە بە چ میکانیزمێکە ئەگەری نییە کە جارێکی تر بربەستێکی تر دروست بکرێتەوە. بەڵێ سپاس بۆ بەڕێستان. طبعا لە ماوەکانی ڕابردوو کە بەرهەمی کێڵگە پەلەوەریەکان قەدەغە کرا چوونی بۆ خوار و ناوەڕاستی عێراق، ئەوەی کە ئێمە گوێمان لێبوو ئەوەی پێماوترا کە گومانی ئەوەکەن کە نەخۆشی لە هەرێمی کوردستان لە ناو کێڵگە پەلەوەریەکان بڵاو بێتەوە، طبعا لەلایەن وەزارەتی کوشتتوکاڵی عێراقەوە. بۆ ئەمەش نووسراوێکیان دەرکرد و تێیدا قەدەغەی چوونی بەرهەمەکانیان کرد هەتا ئەو کاتەی مووقفی نەخۆشی لە هەرێمی کوردستان ڕوو نەبێتەوە. طبعا ئێمە بە شێوەیەکی بەردەوام پشکنین بۆ پرۆژەکانی خۆمان ئەنجامە دەین و بەڵام بەشێک نەبوو لە بیانەوەکانی ئەوان بۆ ڕێگریکردن دەکرێت. ینی چەندین جار باسمان لەم بابەتە کردووە، باسمان لە گرفتی بە بازارکردن لە خوار و ناوەڕاستی عێراق کردەوە، بەڵام هەنجەتی تەندروستی وەکو مەهانەی تەندروستی مەهانەیەکی بە قوترە لەوەی کە تۆ بتوانێت ڕێگری بکەیت. فلەسەر ئەم بنەمایە ئێمە پێش ئەوەی لیژنەی ئەوان بێت دیارە لیژنەیەک پێک هات لەوێ بەوەی کە بێن سێرڤەیەکی سەرجەم پرۆژەکان بکەن لە هەرێمی کوردستان بە تایبەت هێلکەی خواردن بە خۆیان نمونە وەرگرن بەوەی کە بزانن ئایا نەخۆشی هەیە لە هەرێمی کوردستان یا خودنا. ئێمە پێش ئەوەی ئەوان بێن ئێمە سێرڤەیەکی دووبارە ینی هەرچەند ئێمە بە شێوەیەکی بەردەوام فحوسات بۆ پرۆژەکانەکەین و ژێر چاودێری ئێمان و دڵنیان لە دۆخی تەندروستی پرۆژەکان، بەڵام بۆ دڵنیابوونی خۆمان سەرجەم پرۆژەکانی هێلکەی خواردن دووبارە نمونەمان لێ وەرگرتن و لایەن خۆمانەوە پشکنینمان بۆ ئەنجامدان دەرکەوت کە ئەو پرۆژانە هیچیان گرفتی تەندروستیان نییە. دواتریش ئەوان کە هاتن بە هەمان شێوە نمونەیان بردە بەغدا و پشکنینیان بۆ ئەنجامدا، دیسانەوە پشتڕاستی پشکنینەکانی ئێمەیان کردەوە دووبارە دەرکەوت کە هیچ حاڵەتێک نییە. وەکو کە ئاماژەیشی پێدرا یەک پرۆژە گرفتێکی هەبوو لەوەی پێشتر باسیش کرا کە نەخۆشی نیوکاسڵ و هەندێک نەخۆشی دیکە بڵاو بۆ ئەمانە سەبارەت بەوانە چی بوو؟ بەڵێ ئەوان تەرکیزیان لەسەر ئەوان زیاتر تەرکیزیان لەسەر بابەتی نەخۆشی H5N1 ئەنفلەوەنزەی باڵندە بوو، چکە ئەوان ئەو نەخۆشیەکێکە لەو نەخۆشیانەی بۆ مرۆڤ گوازرێتەوە، بەڵام ئەوی جێی خۆشحاڵیە ئەو نەخۆشیە نە لە پشکنینەکانی ئێمە نە لە پشکنینەکانی ئەوان دەرنەکەوت هیچ حاڵەتێکی نەخۆشی لە هەرێمی کوردستان، هەرچەنەوە نەخۆشیێکی باوە لە زۆربەی وڵاتانی دنیا ئێستا ئەو تا مەسەڵەن وڵاتێکی وەکو تورکیا لە ئەمریکا و وڵاتانی ئەوروپی شێوازێکی بەربڵاو بڵاوە، بەڵام ئەوی جێ خۆشبەختیە و جێ خۆشحاڵیەکە لە هەرێمی کوردستان دەرنەکەوت کە ئێمە ئەو نەخۆشیەمانە بێت. دوێنێ هەر یەکسەر نرخی مریشک دەستی بە پرسبوونەوە کرد، نرخەکەی زیای کرد. ئەوترێ لەبەر ئەوەشە کە هەندێک لەو مریشکە ئەنێردرێتە سووریا، ئەمە ڕاستە؟ بەڵێ طبعا بڕیاری قەدەغەکە زیاتر لەسەر بەرهەمی هێلکەی خواردن بوو و لە هێلکەی ئێمە ئاستی خۆبژیمان تێپەڕاندەوە بەرهەمێکی زۆرمان هەیە. ئەمە 21,000 کارتۆن ئەمڕۆ ئینتاجی هێلکەمانە لە کاتێک هەرێمی کوردستان پێویستی بە 7,000 کارتۆن، یعنی ڕۆژانە ئێمە بە معدەلی 14,000 کارتۆن فائزمان هەیە و لە گۆشتی مریشکیشا بە هەمان شێوە. فقەدەغەکە زیاتر لەسەر بابەتی هێلکە و هێلکەی تروکاندن و جوشکە یەک ڕۆژە بوو. فبۆی ئێستا کە قەدەغەکەش هەڵگیراوە مریشکی گۆشت ناچێ و مۆڵەتی پێ نادرێت، تەنانەت لەلایەن حکومەتی عێراقیشەوە ئەم بابەتە قەدەغەیە و هەرێمی کوردستانیش یعنی ئەم بابەتە ینی ڕێگەی پێ نەداوە بەوەی کە مریشک بە زندوێتی بچێت لە بازارەکانی خوار و ناوەڕاستی عێراق بە بازار بکرێ. فلەوانەیە یعنی بە شێوازی لە شێوازەکان بە قاچاغ بێت بە هەر نەوعێک بێت. باشە لەبەر چییە کە ئەوەندە بە خێرایی 2000 چۆتە سەر نرخی کیلۆ؟ بەڵێ طبعا لە ماوەکانی ڕابردووە گۆشتی مریشک زۆر دابەزی، ینی دابەزینێکی زۆر لە ڕادەبەدەری بەخۆوە بینی. ڕێگریەکان ئەوە هەیەکێکن لە هۆکارەکان بە حەقەت ینی بە ئازادی ئەم بەرهەمانەوە بە شێوازێکی نۆرمەڵ تێناپەڕن لە بازگەکانەوە، بۆیە زۆر جار ئەمەوە کات خاوەن کێڵگەکانی پەلەوەر زەرمەند بن و دەست بە کردداری دانانەوە و بەرهەمێنان نەکەن. کە ئەمە ڕووی نەدا کە هەندێک لە پرۆژەکان بەهۆی زەرمەندبوونیان
دەستیان بە کردداری بەرهێنان نەکردووە کشانەوە لە بابەتەکە بەرهەمیان نەخستە بازارەوە بە تاکید خەلە لە بازارە دروستە بێت و نرخ بەرزە بێتەوە بەڵام هەموو جارێ ئێمە دەڵێن گرفتەکە لەکوێ زۆرجار لەم بابەتەیە یعنی ئێستا کولفەی کیلۆیە مریشک لەسەر خاوەن کێڵگە پەلەوەریەکان ئێمە بە مەوسمە متعددەکان وەرگین هەموو مەوسمەکان 2250 بەڵام ئەگە زستان وەرگین بە تایبەتی ئێستا کیلۆیە مریشک لەسەر خاوەن کێڵگە پەلەوەریەکان 2400 دینارەکەوێت فسعر کە دێتە خوارەوە زۆرجار کە دێتە ئەوەی کە هاوڵاتیەک بە 2000 دەسی کەوێت معنای وایە لە کێڵگە پەلەوەریەکەەوە بە 1500 دینار دەرچووە کەواتە لە هەر کیلۆغرامێک حدودی 1000 دینار خاوەن کێڵگەی پەلەوەری زەرمەندە بەڵام کە هاتە ناو خەڵک بۆن دەکڕی تاان خەڵکیش خەڵکی ئابووری ناس و ینی هاوڵاتیە بە نەتیجە حەزەکە کاڵایکی بە نرخێکی هەرزان دەست بکەوێت لەوە ناپرسێت ئەمە کێ زەرری کردو و مافی خۆشیێتی باشە لە ماوەی ڕابردووە کە ئەو ڕێگریە کرا داتایەکتان لە خاوەن کێڵگەکان چەندیان زەرەر کرد ینی بە ڕێژە بێت یاخود بە داتایەک هەیە کە زەرەکە تا چ ئاستێک دەزانی ناژەخان پیشە سازی پەلەوە ڕاستە ڕێگری لە بەرهەمێکی محەدە دەکرێت مەسەلەن مریشک زەرەرەکە بەس مریشکەکە نییە یان هێلکەکە نییە طبعا ئەو مریشکە جوچکەیەک بووە لە هەڵهێنەرێک کاتووە هەڵهێنەرەکەش زەرمەند دەبێت هەڵهێنەرەکە هێلکەکەی لە پرۆژەیەکی دایکانەی خۆماڵی وەرگرتووە ئەویش زەرمەند دەبێت دواتر پرۆژەی نەژادی پەلەوەرمان هەیە کە تەغزیی مەشاریعی دایکانە دەکا ئەویش زەرمەند دەبێت کارگەی ئالیکەکە کە بەهۆی مەنعەکەوە کە ئەو تەغزیی مەشاریعی ئێمە کا و ئالیکی بۆ دابینەکە ئەوێت تەنانەت تا دەگاتە ئەو جوتیارەی کە بەرهەمێکە چێنێت بەرهەمێکی ئالیکی بەو نیەتی لە کارگەیکی ئالیک مەسەوەکو گەنمەشامی ساغی کاتەوە بەهۆی منعی مریشکەکەیان هێلکەکە ئەویش بەرهەمەکەی بە شێوازێکی دروست بە بازار ناکرێت خەمڵاندنێکی مادیمان نەکردو بەڵام زەرێکی گەورەیە ناڵم یعنی لەم ماوەیە بۆ ئێستا لیژنەیەکی تایبەتمەند لەسەر ئەم بابەتەوە خەریکی دراستین کە بگەینەوە ئامانجی کە ئەو فترەیە ئەو ماوەیە خاوەن کێڵگە پەلەوەریەکانی ئێمە چەندیان چکە وەکو ئاماژەم پێکرد سلسلەیە دەبێت هەتا دەگەیتە ئەو جوتیاری کە لە خاکەکەی خۆی داچاندنێکە تا دوکاندارەکەش کەی فرۆشێت بەڵێ نە دوکاندارەکەەوە ئەوە کوتنی ڕبحی خۆی هامشی ڕبحی خۆی تاکە کەس کە قازانجەکە دوکاندارەکان بڵێ بەڵام ئەو لە کاتێکا کە ئەگەر بە گرانێک کڕی بێ دواتر ناچارە هاوشێوی بازار ئەو هامشی ڕبحی خۆی هەر خات سەری بۆ نمونە بە 3000 دەکڕێ ئەو بە 3500 دەفرۆشێ مشکیلەکە لەکوێیە مەسەری کیلۆی مریشک بە 2600 دینارە لە خاوەن کێڵگەی پەلەوەری بەوەنی دەفرۆشێ باشە 2400 لە سەرێتی 200 دیناری قازانجە لە هەر کیلۆغرامێک ئەو کەسی کە مریشکەکان لە کێڵگەکانە کڕێتەوە ئەوە باشە ئەو هامشێکی ڕبحی خۆی خاتە سەر دوای کەسێکی تەوزیعی سەر دوکانەکانێکە هامشێکی دەخاتە سەر دواتر دوکاندارەکە هاوڵاتی دەچێت لە نەتیجە بە 3500 دینار دەیکڕێ و لە کاتێکە ئەو پارێ نەچۆتە گیرفانی خاوەن پرۆژەکەی من حەلقەیەکە لەو بینە هەر کەسە هامشی ڕبحی خۆی خستوەتە سەری و زۆر جار زەرمەندیشە بێ خاوەن کێڵگەی پەلەوەری من بەڵام هەر لەسەر ئەو حسابەکە کە نرخەکە گران بووە یان نرخەکەی بەڵام کە دابەزێ مشکلەکە لەکوێ ئەبێتە عرف لای هاوڵاتی کە بە نرخێکی هەرزان دەستی کەوتووە بە 2000 بۆچی ئێستا هەرزانیە بەڵێ ئێستا بۆ هەرزانی ڕاستە هەمیشە و پرسیارەکان ئێستا نزیکی مانگی ڕەمەزانە بینەوە هاوڵاتیان ترسیەوەیان هەیە کە نرخی مریشک زیاتر بەرز بێتەوە پێتان وایە نرخەکەی جێگیرە بێ یا زیاتر بەرزە بێتەوە یان ئەو هاوکێشەیە کە بەڕێستان باستان کردوتان لە ماوەی ڕابردووە بە زەرێکی زۆر چۆتە بازارەوە بەڵام هاوڵاتی وای زانیوە کە ئەمە هەرزان بووە بۆی واقعی بین خۆی لە دۆخێکی وادا ئێمە لەگەڵ بەڕێوەبەری سامانی ئاژەڵی پارێزگاکانیش قسەمان کردووە جگە لە تەوجیهاتی ئەمە هەر خۆشیان مستەسمرن ینی خەڵکێکن دەیانێت قازانج بکەن لە دۆخێکی وادا نرخ گرانە مەسەڵەن خۆیان دەستیان بەدانانەوە کردووە گرفتمان هەیە گرفتێکمان هەیە گرفتێکی ئانیە حقت لە ئێستا هێلکەی تروکاندن کەم بۆتەوە لە بازارەکانەوە بەهۆی ئەوەی کە تقریباً ژمارەیەک زۆری وڵاتی ئۆروپی ئەلانی نەخۆشی ئینفلەوەنزەی باڵندەیان کردووە و وڵاتی تورکیا یەکێکە لە وڵاتانی کە ئێمە هێلکەی تروکاندنمان لەبەری خۆمان بەش دەکا بەس تقریباً تەختی 160 احتیاجی ناوخۆی هەرێمی کوردستانەکە باقێکی تر لە درەوە هاوردەمانە کرد وەکو ئیجرائێکی صحیح ئێستا منع کراوە بە حقت گرفتی کەمی هێلکەی تروکاندن و جوچکە لە بازارەکانە هەیە بەڵام لە ئێستادا وەکو ئاماژەم پێدا تەوجیهمانداوە و خاوەن پرۆژەکانش وردە دەست بە کردداری دانانەوە دەکەن
ومێ دەکەین نرخەکان لەوە زیاتر بەرز نەبێتەوە و پێشبینیەکی بۆ ڕەمەزان بەرز بێت یاننا پێشبینی ناکەم نەخێر نانە پێشبینیەوە ناکەین لەبەرەوەی ئێستا کە متابعی بازارەکەین و کردداری دانانەوە دەکەین پێشبینی ئەوە دەکەین نرخەکان لەوە زیاتر بەرز نەبێتەوە بۆ ئەمەش پێویستە لیژانی چاودێری بازرگانی و قایم قامیت ڕێگری بکەن لە بابەتی احتکاری بازار لەلایەن لیژنەکانی قایم قامێت و کۆنتترۆلی بازارەکرێ بەڕێز فرهاد سدیق بەڕێوەبەری سامانی ئاژەڵ هەرێمی کوردستان لەگەڵ ماڵ سوپاس بۆ ئەوە بەخێراتن سپاس بۆ